دوای ڕۆژێکی پڕ لە ڕوودا و کە کوژران و برینداری چەند کەسێک و بۆ جاری دووەم بەزاندنی ناوچەی سەوز حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق کە خۆپیشاندەران چوونە ناو نووسینگەکەیەوە ڕاگەیاندراوێکی تۆمارکراوی بڵاو کردەوە. ئەوەی چاودێران لە ڕاگەیاندراوەکەی عەبادیدا بەدیدان کردووە دووبارەکردنەوەی هەمان لێدوان و قسەکانی پێشوبوون لە ئەنجامدانی چاکسازی بێ ئەوەی چۆنێتی چاکسازیەکان دیاری بکات و بەردەوام دەڵێت کاری لە پێشینەی ئەو شەڕی داعشە و کە بە وتەی سەرۆکوەزیران هەڕەشەی گەورەی لەسەر عێراق دروست کردووە. سەرۆکوەزیران کە لەلایەن پەرلەمانەوە ڕێی پێدراوە چاکسازی ئەنجام بدات دوور لە ڕەفتاری پێشووی هەمووانی تووشی شۆک کرد کاتێک خۆپیشاندانەکان و ئەجێندای باسیەکانی بۆ وێرانکردنی وڵات پێکەوە گرێدا و لە کاتێکدا پێشتر لە وتارەکانیدا داواکاری خۆپیشاندەرانی بەڕەوا ناو دەبرد. چاودێران و چالاکانی مەدەنی لە تۆڕە کۆمەڵاتیەکان دەڵێن تۆمەتبارکردنی خۆپیشاندەران بەوەی کە دەستیان لەگەڵ باسیەکاندا تێکەڵ کردووە بۆتە داردەستێک بۆ لێدانی سەرجەم خۆپیشاندانەکان و شکست پێهێنانی هەر هەوڵێک کە فشار بخاتە سەر حکوومەت. جگەلەوەش دەوترێت کە حیزبی دەسەڵاتدار بە سەردوو باڵداددا بەش بووە کە باڵێکیان بە هەڵۆکان ناسراوە نووری مالیکی سەرۆکایەتی دەکات. باڵەکەی دیکە باڵی ریفۆرمخوازەکانە و بە کۆترەکان ناسراوە و حەیدەر عەبادی سەرۆکایەتی دەکات. بەشێکیش لە هاوڵاتیان دەڵێن عەبادی سوودی لە هەمان ئەو ڕێگەیانەی مالیکی وەرگرتووە لە بەخشینی تۆمەتی باسیبوون و تیرۆر بەسەر ئەو کەسانەدا کە لە دژی دەوەستنەوە. تۆمەتبارکردنی خۆپیشاندەران لەلایەن عەبادیەوە دوای چەند کاتژمێرێک لە ڕاگەیاندراوی موقتەدا سەدر هات کە تیایدا خۆپیشاندەرانی با شۆڕژگێر یاشتی خواز ناوبرد کە لە پێشوودا پاڵپشتی لە عەبادی دەکرد بۆ ئەنجامدانی چاکسازی و وەستانەوە لە دژی مالیکی بۆ بەدەست نەهێنانەوەی پۆستی سەرۆکوەزیران بۆ جاری سێەم. چاودێرانی سیاسیە و پرسیارە دەکەن کە ئایا کاتی ئەوە هاتووە سەدر و عەبادی لە یەکتر جیا ببنەوە؟ ئایا هەڵوێستی موقتەدا سەدر چۆن دەبێت ئەگەر عەبادی سوور بێت لەسەر تۆمەتبارکردنی خۆپیشاندەران و ڕوبەڕووبوونەوەیان لە بەردەم دەواازەکانی ناوچەی سەوزدا لە کاتێکدا خۆی پێشیان کەوت و چووە ناوچەی سەوز و مانگرتنی ڕاگەیاند.